Selamünaleyküm. Uluslararası Avrupa Yetimleri olarak Halepçe katliamının 34. yıl dönümü münasebetiyle buradayız. Buraya gelmişken Halepçeli mazlumlara gıda yardımında bulunmak istedik. Sağ olsun İHA Genel Başkanı Doktor Abdurrahman Alpsoy da bize yardımda bulundu. Onların verdiği yardımlarla beraber inşallah Halepçe'de mağdur ve mazlum ailelere gıda yardımında bulunacağız. İnşallah dünyanın 31 ülkesi ya da 32 ülkesinde biz mağdurların ve mazlumların sofralarına misafir olacağız. Oralara gıda yardımında bulunacağız. Halepçe'nin yıl dönümü olması hasebiyle bizler de Avrupa'daki hayırseverlerin yardımlarını İHA Ebrar olarak buraya getirmiş bulunmaktayız. Özellikle Halepçe'deki fakirleri ziyaret, onların durumunu yerinde görmek ve yarın da inşallah Halepçe yıl dönümü merasimlerine katılmak için geldik. Koyeti ile Sivçuaremi Saliyadi Çimyabarani Halabca seri rezu nevazı boş şehidani Çimyabaran danevenin ve davayı çakbuneva bu brindaran lexway gavri pırşfaat bkein ve hivadarin butwanin keysi ve parezgabuni Halabca çilla hükümeti Yeremi Kurdistan çilla hükümeti Iraqi Federal ba ayndişi başu ba dahatuşi baş bgat و بخیراتنی اوی برز شکن. جی خویتی سپاسی برای برزم کاغ محمد و ما مسایانی برز و اور خراوانی که امرو کومچیان با 200 تا 300 مالی حلبجه اوانی کلری بجیو هزارن بکن. و اما ایشی یکم جاری رخراوی سرورینیه باید اما چندم جاری رخراوی سریم کارواره که ام کارانی رخراوی سروری جی رزه جی تقدیر جی پیزانینا. یوادانی بتوانن همو رخراو کان. چی لوکالی و NGO کان چی لوکالی و چی نیونتوی و چی ناوچه‌ای بن. او کسی لاله حلبجه دکاتوا. او کسی چرای مالک من با پرکاله نوت. او کسی دمتر جاده من با راکشه. او کسی هاو خم من بید اما دسی والای بسر سنو باگرین و هیواداری نمونیان زور به. اما بیانی شانزی سه ل سیوچوارمی سالیادی چیمەبارانی هەڵەبجە لەسەر گۆڕستانی شەهیدان یادێکی شکۆمەندانە کەینەوە یادێکی بەرزەگرینەوە ڕێز لە شەهیدەکانمان لە بریندارانمان لەو مناڵە ونبوانەی کە ئێسەش دایک و باوچیان بە هیوان ئەوەن دەستکەنەوە ملیان بە هیوای ئەوەن بچنەوە باوەشیان ئەگرین. یەتیم ئیلی و ئیها ئەبرارەکەین کە بەڕاستی جێی ڕێز و تەقدیرن بۆ ئێمە هاتنتان بۆ ئێمە مایەی خۆشحاڵیە. ئێمە وەکو خەڵکی هەڵەبجە لە کارەساتەکانە هەر کەسێک بە هەر وشەیەکیش بێ هەڵەبجە لە یاد نەکات ئێمە بە وەفاین بەرامبەری ئێمە ئەمانەیە و پەیامە بە هەموو لایەک ڕابگەێنین خەڵکی هەڵەبجە بەڕاستی سوپاسی هەر کەسێکە کە هاوسۆزی لەگەڵ یا بوو بێت بەڵام خەڵکی هەڵەبجە ماندووە خەڵکی هەڵەبجە تا ئێستاش بریندارەکانی بە تەواوەتی چارەسەر نەکراون ڕۆژانە بریندارەکانی ئەناڵێنن بەدەست ئەو ئازارەی کە هەیەە بۆیە هەر کەسێک پێویستەکە لەمەولا بەڕاستی ڕەوگەی دڵسۆزی و وەفاداری بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان بگۆڕێ بە خزمەت بگۆڕێ بە هاوکاری لە هەموو ڕوویەکەوە. Odaya cevap versen de seçim haber ha. Ne seçim haber?